لە کاتێکدا ئەمریکایەکان هەواڵە بەرایەکانیان پێگەیشت لەسەر زانیاریە دزە پێکراوەکان ژمارەیەک نیگەرانی سەریان هەڵدا سەبارەت بە پەیوەندیە تەلەفۆنەکەی نێوان سەرۆک ترامپ و سەرۆکی ئۆکرانیا و هەروەهاش سەبارەت بۆ دەنگۆیانەی دەڵێن کۆشکی سپی زانیاریەکانی شاردۆتەوە. ئەو زانیاریە ئاماژە بەوە دەکات کە کۆشکی سپی هەوڵی داوە هەموو تۆمارەکانی ئەو پەیوەندیە بە تایبەتی نووسراوی وشە بە وشەی شارەوە ڕابگرێت. ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی ئەو کەسەی زانیاریەکانی درکاندووە لەو بڕوایە دابێت کۆشکی سپی زانیوێتی ئەو نووسراوە بۆچی گرنگە. دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران هەڕەشەیان کردووە کاربەدەستی باڵای دەستگا هەواڵگیریەکان ببەنە دادگا بۆ بەدەستهێنانی زانیاریەکان. بەپێی زانیاریە دزەکراوەکانی کام ڕەفتارە نابەجێی ئاشکرا کردووە دەبوو چەند هەفتەیەک لەمەوبەر بخرایەتە بەردەم ئەم کۆمیتەیە. بەڵام ستیڤن میگوایر بەرپرسی دەستگا هەواڵگیریەکانی ئەمریکا بە وەکالەت دەڵێت ئەو ڕێزی لە مافە یاسایەکانی سەرۆکایەتی گرتووە لە بارێکی بێپێشینەدا. ڕۆژی سێشەمە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند بە فەرمی لێکۆڵینەوە دەست پێ دەکات بۆ هەوڵەکانی لێستەنەوەی متمانە لە سەرۆک. ڕۆژنامەوان جیم میلۆنی دەنگی ئەمریکا دەڵێت ئێمە لە سەرەتای پرۆسەیەکی درێژخایان داین. لەم دۆسەیەدا 6 کۆمیتەی جیاوازی کۆنگرس لە پرۆسەکەدا بەشدار دەبن. ئەوان دەبێ ئەو زانیاریانە یان بەڵگانە بەدەست بێنن پاشان دەشێبکەوێتە سەر کۆمیتەی دادوەری بۆ ئەوەی بڕیار بدا ئایا ئەمە وا دەکات متمانە لە سەرۆک بسەندرێتەوە. ئەمانەش هەمووی بەدەنگدان دەبێت لە ناو خودی کۆمیتەکەدا. پاشان ئەم دۆسەیە ڕەوانەی تەواوی ئەنجومەنی نوێنەران دەکرێت. بیرمان نەچێت دیموکراتەکان زۆرینەن لەوێ بۆیە شیانیەوە هەیە تەنها بەدەنگی دیموکراتەکان لەوێ سەرۆکی ئەمریکا متمانەی لێوەربژیرێتەوە. هەرچەندە بەڕێز میلۆن لەو بڕوایەدا نییە سینات سەرۆک تاوانبار بکات و لە کاری بخات. خۆی لێسەنەوەی متمانە لە ڕاستیدا تۆمەتبارکردنی سەرۆکە و پاشان دەبێت لێکۆڵینەوەی سیناتی لێبکەوێتەوە و سەرۆک بانگ دەکرێت بۆ لێکۆڵینەوەکردن لەگەڵیدا و دەرەنجامی ئەو لێکۆڵینەوەیش بڕیار دەدا لەسەر ئەوەی ئایا سەرۆک لا دەبرێت لە دەسەڵات یاننا. ئەمە شەرگیز لە مێژووی ئەمریکا ڕووی نەداوە سەرۆکێک لە دەسەڵات لا ببرێت. هەتا ئێستا 3 جار هەوڵی لێسەنەوەی متمانە لە سەرۆکەکانی ئەمریکا دراوە. ئەندرۆ جۆنسن لە ساڵی 1868، ریچارد نیکسن لە ساڵی 1970 و بیل کلینتن لە ساڵی 1998. ئەندرۆ کلینتن لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە متمانەیان لێسەندرایەوە بەڵام لە دادگای سینات تاوانبار نەکران، بەڵام نیکسن بەر لە پرۆسەکە دەستی لە کار کێشایەوە. شارەزایان دەڵێن بۆی هەیە هەندێک جار ئەنجامی لێکۆڵینەوە بۆ لێسەنەوەی متمانە لە بەرژەوەندی سەرۆک یان پارتەکەی تەواو بێت. پێم وابێت لە ئێستادا ئەوەی لە ناو دیموکراتەکاندا دروست بۆ ئەوەیە بەشێکی زۆری ئەندامانی هەست دەکەن نابێت چاوپۆشی بکەن لەو دەنگۆیانەی کە ڕەنگە سەرۆک کارێکی نابەجێی کردبێ. ئەوان هەوڵ دەدەن سەرۆک بەرپرسیار بکەن. جا نازانین ئەمە لە کۆتاییدا هاوکاری سەرۆک دەکات بۆ هەڵبژاردنەکانی ساڵی 2020 یانی دیموکراتەکان ئەویان نازانین. سەرۆک ترامپیش پێی وایە دۆڕانی دیموکراتەکان مسۆگەرە. دیموکراتەکان دەزانن دەدۆڕێن لە هەڵبژاردنەکەدا بۆیە ئەو کارە دەکەن. کورتەی پەیوەندیە تەلەفۆنەکەی نێوان سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ و هاوتا ئۆکرانیەکەی ڤلۆدیمیر زێلنسکی لە مانگی حەوتدا کە کۆشکی سپی ڕۆژی چوارشەمە بڵاوی کردوتەوە ئاماژە بەوە دەکات سەرۆک ترامپ داوای لە زێلنسکی کردووە لێکۆڵینەوەیەک بکات سەبارەت بەوەی ئایا جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا جۆ بایدن لێکۆڵینەوەیەکی لە کۆمپانیایەک ڕاگرتووە کە پێشتر کوڕەکەی کاری بۆ کردووە یان نا.